بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. بەڕێزان و خۆشەویستان و زانسوازان و فێرخوازانی بەڕێز سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادومانم لە زنجیرەی 24 بین بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست بگەینەوە لە تەفسیرکردنی جوزئی عەمە لە تەفسیرکردنی سوورەتی ئەشەڕح. دوای ویش ئینشاء الله تەفسیری سوورەتی وەتینیش دەکەین. سوورەتی ئەشەڕح لە دوای سوورەتی وەضحا دابەزیوە وەکو يعني یەک پارچە وایە لەگەڵ يعني وەکو تەکمیلەی سوورەتی ئەضحایە کە خوای گەورە باسی پلەپایە و مەقامی پێغەمبەری خوا دەکا صلی الله عليه وسلم لەو سوورەتە پیرۆزەدا. هەروەکو سەید قوتب ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ نزلت هذه الصورة يعني سورة الشرح بعد سورة الضحى كأنها تكملة لها دفن وكو أوي أوجو سورة التوكري يكتربن فيها ظل العطف الندي دفن وكو تراتيتي يعني باران تون يعني تبشك نرمى بارانك باريتا دنيا فينك كاتوا آوا فين كروي دلي بيغمبري خوابوا وفيها روح المناجاة الحبيب لو سورة دا خواي گەورە گفتوگۆ و مناجاتێکی زۆر نەرم دەکا لەگەڵ خۆشەویستەکەی خۆی کە پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم. وفيها استحضار مظاهر العناية لو سورة دا خواي گەورە سبحانه وتعالى چاودێری خۆی سەرپەرشتی خۆی دەردەبڕی لۆ پێغەمبەری خوا واستعراض مواقع الرعاية خواي گەورە سبحانه وتعالى رعاية و چاودێری پێغەمبەری خوا دووپات دەکاتەوە لو پیغمبری خوا. وفيها البشرى باليسر والفرج خواهی گەورە سبحانه وتعالى مژێنی دەداتە پێغەمبەری خوا بە ئاسانکاری کردن و کردنەوەی دەروازەی خێر لە بەردەم پێغەمبەری خوا بەرامبەر بە هەموو زەحمەتیەکان بەرامبەر هەموو کۆسوتەگەرەی دێتە پێشی. وفيها التوجيه إلى سر اليسر وحبل الاتصال الوثيق خواهی گەورە سبحانه وتعالى ئاراستەی پێغەمبەر دەکا بە چ ڕێگایەک بە چ هۆکارێک دەتوانی ئەو هەموو ڕێگا سەخت و کۆسبووتەگەرە و ناخۆشیانە ببڕیتن ئەویش کەوا پەیوەندی بکە بە خوای گەورە سبحانه وتعالى. سوورەتی ئەشەڕح چەند وەرەک دەگرتەوە لە تەفسیرەکەی یەکەمیشت پێناسەی سوورەتی ئەشەڕح ناوی سوورەتەکە سوورەتی ئەشەڕحە. شەڕح واتە فراوانکردن و کردنەوەی دڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. کەلیمەی ئەشەڕح واتە کردنەوە و دەروازەکردنەوە و دەرگا و دەروازەکردنەوە لە بەردەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فراوانکردنی دڵی پێغەمبەری خوا. ژمارەی ئاەتەکانی 8 ئاەتە لە شاری مەکەی پیرۆزدا بەزیوە زنجیرەی 94مین سوورەتە لە دوای سوورەتی ئەضحا دابەزیوە. بابەتەکانی بیرهێنانەوەی چەند نیعمەت و چاکەیەکە بۆ سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەمووی گرنگتر و گەورەتر لەتکردنی سینجی پێغەمبەری خوا بووە پلەپایە و ڕێزی پێغەمبەری خوا دڵنەوایی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بە ئاسانکردنی کارە سەخت و گرانەکان نەپسران و دانەبڕان لە کاری چاک و خێر و باش. سێم پەیوەندی بە سوورەتی پێش و لە سوورەتی پێش و خوای گەورە باسی نیعمەت و چاکەکانی خۆی کرد لەسەر لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لەو سوورەتەدا خوای گەورە باسی پشتیوانی دەکا پشتیوانی خۆی لە بۆ پێغەمبەری خوا دەردەبڕی باسی دەکات چۆنی ئەمن لە پشتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. تەوەری چوارەم مانای وشەکان نەشڕح بۆمان فراوان کردی دڵمان فراوان کردی ویزڕک باری قورس و گران ئەنقەضە باری گران کرد بووی ذیکڕک ناو و دەنگت فەنسەب خۆت ماندوو بکە فەرغەب بپاڕێەوە داوای لێ بکە. تەوەری چوارەم پەیوەندی بە تەوەری چوارەم ماناو تەفسیری ئاەتەکان خوای گەورە سبحانه وتعالى ڕوو لە پێغەمبەری خوا دەکا صلی الله عليه وسلم وەکو چەند نیعمەتێکی خۆی بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەویش ئەوەیە کە دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئایا چۆن تۆ دڵتەنگ دەبی چۆن تۆ دڵتەنگ دەی بۆی کاتێک کە کافرەکان قسە بەرامبەر تۆ هەڵدەبەستن قسەی ناڕێکت پێ دەڵێن یان کاتێک کەوا تۆ ناخۆشی و تەنگ و چەڵەمەیەکت دێتە پێش ئەلەم نەشڕح لەکە سەدرک ئەی ئێمە نەبووی دڵی تومان فراوان کرد سینجی تۆمان. ئەشەڕح معنەی چیە؟ شەڕح کەلیمەی ئەشەڕح بەڕێزان و خۆشەویستان
واتە بەچەند معنایەک دێ کەلیمەی ئەشەڕەح مەسەڵەن لۆ نمونە زۆر جاروێ بابەتەکەی بابەتێکی زانستی مامۆستایەک دێ لێکدانەوەی لە بۆ دەکا پێی دەوتر شەڕح مامۆستا شەڕح دەرسەکەی شەڕح کرد واتە وشە قورسەکان واتە تێگەیشتنی قورسی ئەو بابەتە مامۆستایەکە ئاسانی کرد لە بۆ فێرخوازەکان کەواتە ئەشەڕح واتە ئەو شتانەی گرەیە ناخۆشی لە ناو دڵ لەسەر دڵمان لابردی طبعاً وشەی ئەشەڕح و سینگ فراوان بوونی ئینسان دوو جۆرە یەکەچیان معنەویە واتە ئینسان زۆر جاری وایە هەندێک شت بابەت ناومێشتی ئینسان دەتەنی ناومێشتی ئینسان جەنجاڵی و زەختێک لەسەر مێشتی ئینسان دروست دەبی بەڵام تەمەشا دەکەی خوای گەورە فەڕەحناییەک لە بۆ دەنێری یەکەوتت دڵت خۆش دەبیتن جارێت و لەو گۆڕسبین لە خەوی هەردەتی دڵت توندا تەمەشا دەکەی لە هیکەوە بەشتێکی زۆر ئاسان دڵت خۆش دەبیتن بزانە کەواتە لێرە خوای گەورە سوبحانە و تەعاڵا دڵی پێغەمبەری فراوان کردیەوە ئەو هەموو بارقورسی و زەحمەتی و ناخۆشی و شتەی کە لە ناو دڵی پێغەمبەر بوو هیچی نەهێشت کەلیمەی شەرحی سەدری دڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی سینگ فراوان بوونی پێغەمبەر واتە دڵی پێغەمبەری خاوێن کردەوە فراوانی کرد بەوەی دڵتەنگ نەبی بە قسە و قسەڵۆکی خەڵکان طبعاً پێغەمبەری خوای گەورە سوبحانە و تەعاڵا دڵی پێغەمبەری خاوێن کردەوە فراوانی کردیە بە دوو جۆر یەکەچیان ئەوەیە بە وحی بەردەوام ئەو قورئانە دڵی پێغەمبەری خوای پێپاک دەبەوە ئەو قورئان و وحیە ئیلاهیە رب العالمین بەردەوام پەیتا جوبریلی دەنارد قورئانەکەی لۆ پێغەمبەر دەنارد صلى الله عليه وسلم ئەو قورئانە دڵی پێغەمبەری خوای فراوان دەکرد دڵی دەدایەوە بەو هەموو ئاەتە دڵخۆشکەرانەی کەوا خوای گەورە مژێنی بە پێغەمبەر دەدا صلی الله عليه وسلم بەڵام لە هەمان کاتیشدا خوای گەورە دڵی پێغەمبەری خاوێن کردەوە پاچی دەکردەوە لە ڕووی مادیەکە وەکو دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم طبعاً دوو جاران خوای گەورە سینجی پێغەمبەری خوای لەت کردووە پێغەمبەری خوا دوو جار سینجی لەت کراوە یەکێکیان لەو کاتێک پێغەمبەری خوا منداڵ بوو لە تەمەنی 4 ساڵی لە تەمەنی 3 ساڵی نیو 4 ساڵی دابوو کاتێک لە بەنی سەعد دەژیا لە ماڵی حەلیمەی سەعدیە ڕەحمەتی خوای لەسەربی ڕۆژێکیان پێغەمبەری خوا لەگەر کوڕەکەی حەلیمەی سەعدیە بەیەکەوە یاری دەکەن گەمان دەکەن وەکو منداڵانی ئاسایی لە هیچ ڕاستێ کەس دێن تاوان ئەو منداڵان نازانن پێغەمبەری خوا دەگرن و لە عەردی دەدەن و منداڵەکان ڕادەکەن من دە کوڕەکەی عەلیمەی سەعدیە دەستەوە کندایشی دەرێدایە بگا برا شیریەکەم وەڵڵا کوشتیان چەند کەسێک هات کوشتیان کاتێک حەلیمەی سەعدیە دێ تەمەشا دەکە پێغەمبەری خوا ڕەنجی تێک چووە پێغەمبەری خوا دەفەرمێ خۆی باسی ئەو ڕووداوە دەکات دەفەرموێ جوبریل لەگە دوو مەلائیکەتیکە هاتن سینجی منیان شەق کرد حتا شوێنەوارەکەی لە هەندێک فرموودە هەیە کە شوێنەوارەکەشی دیار بووە لە دەفرمی نەقڕ ئەلێڕا لەو قورتایی قورجی پێغەمبەری خوا حتا سەر ناوچیان شەق کردیا پێغەمبەری خوا دەفرمی دڵیان دەرینە تەشتێکیان پێبوو لە ئاوی زمزم دڵی منیان پێغەمبەر دەفرمێ شەق کرد جوان شوشتیەوە پەرچەی ڕەشیان لێ دەرینە جوبریل وتی ئەی پێغەمبەری خوا ئەو پارچە ئەوە بەشی شەیتانە ئەو پارچە ڕەشەیە لە دڵی تو پاک دەکەینەوە جوان دڵی پێغەمبەریان شوشتە وەکو یەکیان لێچیان داوە و هاویشتیان و شوێنی خۆی و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو جارە سینجی لەت کرا جاری دووەم پێشوەی پێغەمبەری خوا بستە ئیسرا و میعراج پێشوەی بەرز بیتەوە جوبریل هات بە هەمان شێوە سینجی پێغەمبەری خوای لەت کرد ئینجا بەرەو بەیت المەقدس و ئینجا بەرەو ئاسمانەکان بەڕێکرا کەواتە ئەلەم نەشڕەح لەکە سەدرەک مسلمانان گەورەترین نیعمەت ئەوەیە کە ئینسان خاوەنی دڵ و دەروونەکی ئارام بی کەلیمەی ئەشەرح واتە الفتح بإذهاب ما يصد عن الإدراك بەڕاستی ئەی پێغەمبەری خوا هەشتێک لەبەر دڵی تو لە پێش تو زەحمەت بی خوای گەورە ڕێگاکەی لە بۆ ئاسان کردی لەبۆ توی ئاسان کرد فتح صدر نبيه للهدى والمعرفة خوای گەورە دڵی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم فراوان کرد لە بۆ ڕێنمونی کردنی خەڵک لە بۆ ئەو ڕێگە بڕینی ئەو ڕێگە زەحمەتی و سەختیانە لەبەرچی خوای گەورە باسی سینجی پێغەمبەر دەکات لەبەر ئەوەی شوێنی وەسوەسەی شەیتان ناودڵی ئینسانە لۆیە بزان الذي يوسوس في صدور الناس بۆیە خوای گەورە ئەی پێغەمبەر سینگمان فراوان کردی واتە دڵت و هەموو ئەو ئەندامانەی کە دەبێتە هۆی
زەخت و پاڵەپەستۆ لە سەدڵی تو هەر هەمومان خاوێن کردەوە لە بۆ تو. بزانە شەیخ الئیسلام ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرموێ کاتێک تەفسیری ئایەتەکەم لێ زەحمەت دەبوو معناکەیم نەدەهاتە خەیاڵ زۆر شتم دەخیندەوە نەدەگاگشتمە قەناعەتێکی چاک دەزانی چی دەکرد دەفەرمێ دەچووە ئاقارێک دەشتێک ڕووی خۆی ڕوومەتی خۆی لەسەر عەردادەنا ئیندا دەیفەرموو یا معلم آدم ويا مفهم سليمان علمني هذه الآية وفهمني أي أو كسي آدم تفيركد أي أو كسي سليمان بيغمر تيغيان لو بابتا لو آية تيمغينا دفرمي والله سلم برزنا كديا إلا خواي قورا حق علمك هاوش تناودلم أو شرحة خواي قورا دخات الناودلي هندك لعبد بندكاني خوي بزانا إيمان زورك لوي شرحي دلي إنسان كاني بيدا كريتن بزانا خواي قورا دفرمي أفمن شرح صدره للإسلام فهو على نور من ربي أو كسيك خواي قورا إسلامتي دخات الناودل أو كسيك ولا قال إسلام دجي أو همي شو بردوام دلي فراوانا دلي خوشها لجيانتي خوش دجيتن انت خواي قدفني ووضعنا عنك وزرك أي بيغمبري خوا صلى الله عليه وسلم ووضعنا عنك لسرما لا بردي وضع يعني لادان عنك لسرتو بدون ما نخستوا تسمى لسرتو بدون خستوا وزرك كلمة وزر ليرة بتسن معناها كده يقل معناها كان وزر واتباري قرصي بيغمبراتي وكو بزانا موسى بيغمبر كخواي يقول الدعوة ليدك بستا لاي فرعون قال رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي واجعل لي هارون أخي ده فرمي واجعل لي هارون أخي كده فرمي وزيرا من أهلي واجعل لي وزيرا من أهلي هارون أخي خوايا قال بشتك وزيرك كواتا وزير لوي في دوتري وزير واتا هلقرتني باري قرصي خلق لوي وزير يعني دا فرمي وزير وبال بشتكم لو دابري كهارون براما ليرة دا كلمة وزر واتا باري قرصي بيغمبراتي لا تفسير كان زور دلين واتا قناه راستا وزر بمعنى قناه شاتية بلام لير زيات المقصدي آسان كدني باري قرصي بيغمبراتي بو لسر پیغمبر بوي كوا خواي يقول پشتيواني پیغمبري كرت صلى الله عليه وسلم وكو خواي يقول كا دفرم إنا سنلقي عليك قولا ثقيلا أي پیغمبري خوا باريشي زور قرصي پیغمبراتي ما اختصرتو بلام لير خواي يقول دفرم إما أو بار قرصمان لستو آسان كرت مسلمانا هر كسك ري دعوة بقري هر كسك لبو ديني خواتي بكوشي إلا خواي يقول آسان كاري ديت الرجاي إلا خواي يقول موفقي لك إلا خواي يقول بشتواني دبيتا الذي أنقذ ظهرك أو بار قرصيك أنقذ ظهرك بشتي تمان دبيوا أو بار قرصيك ريشي مبارشي توي مسبيكا أو بار قرصيك بطاقتي كردي بلام خواي يقول سبحانه وتعالى لبوي آسان كردي بتسي لبوي آسان كردي بوي ما مكت كإيماني شي بتونبو يارمتي داي لبوي آسان كردي خديجيك بو بال بشتي ناو مالي تو لبوي آسان كردي هندك زاد دجمنا كان لبو مسخر دبو كوا پشتیوانیان لێ دەکردی لە بۆت ئاسان بوو بەوەی ئەبوو بەکر و عومەر و عوسمان و کیباری سەحابە بوونە وەزیر و پاڵپشت و یارمەتی تو ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بۆی ئاسان کردی بە عینایەت و یارمەتیدانی خوای گەورە لە بۆ تو ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لۆیە وزر لە زمانی عەرەبی هەندێک بە گوناهیان لێدایتەوە هەندێک دەڵێن وزر واتە بالی قورسی پێغەمبەرایەتی هەندێک شتر دەفەرمون وزر واتە ئەو شتەی لە کنت زۆر زەحمەت و ناخۆش بووە هەندێک شتر دەڵێن باری گوناهی ئومەتەکەی کەوا خەمت پێ خواردیە هەندێک دەڵێن هەیبەت و برین هەیبەتی جوبریل کاتێک کە لە بۆ تواتوە یاخود وزر ئەو هەموو ناخۆشی و ناسۆریە کە ڕوبەڕوو دەبتەوە بەرامبەر بە کافرەکانی قوڕیش هەمووی تەوان تەواوە ئەگەر لێکی بدەیەوە بەڵام ئەوەی کە زۆر تەواوە باری قورسی پێغەمبەرایەتیە کە درا بەسەر پێغەمبەری خوا ئەی پێغەمبەری خوا وەڕەفەعنا لەکە ذیکرەک
و ئێمە ناودەنجی تومان بەرز کردەوە ناودەنجی تومان بەرز کردەوە بەوەی کەوا ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو خوای گەورە دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا ئایا ناوی تومان بەرز نەکردەوە بە شێوازێک هەر کاتێک ناوی خوای گەورە بێ لە بانگەکان لە تەشەهود و شەهادا لە ئیمانهینانی کەسێک ئیلا ناوی پێغەمبەری خوش لە شەهادە دەبی دوا بە دوایی بێ وەڕەفەعنا لەکە ذیکرەک لەو پایتومان بەرز کردەوە لە ناو تێگڕای ئومەتی پێغەمبەری خوا لە هەر 24 سەعات لە هەموو چرکەیەک ناوی پێغەمبەری خوا دێ کاتێک بانگ دەدرێت کاتێک نوێژ دەکرێت ئێستا بە هەزارەها خەڵک نوێژی چێشتەنگاو دەکەن ئێستا لە زۆر وڵات بانجی سبەینێ لە هەندێک وڵات بانجی معیشایە کەواتە بەردەوام ناوی پێغەمبەری خوا بە بەرزی دێ ئینجا خوای گەورە دەفەرموێ فإن مع العسر يسرا ئەی پێغەمبەری خوا ئاگادار بە بزانە لە دوای لەگەڵ هەر ناخۆشیەک یوسرەک دێ إن مع العسر يسرا تأكيد هیچ و گومانن نەبی لەگەر هەر ناخۆشیەک ئاسانکاریی طبعا لێرە خوای دوو جار وشەی عسری بەکارهینایە ئەلف و لامی خستە سەرێ لێرە العسر هەمان ئەو عسرەی دواییە یعنی هەر ناخۆشیەک بەڵام دوو جار وشەی یوسری بەکارهینایە وشەی العسر واتە ناخۆشیەک ئەگەر هەر ناخۆشیەکرد لە بۆ بێ یوسڕەچی لەگەرە ئەو یوسرە نەکیرەیە دیار دێت چۆنە واتە یەک تاکە ناخۆشی دەکرێت خوای گەورە سبحانه وتعالى چەندین خۆشی و ئاسانکاری لە بۆ بیتەڕێ سبحان الله لۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ لەی یغلیبە عسر یسڕی قەت ناخۆشیەک زاڵ نابی بەسەر دوو خۆشی هەر خۆشیەک هەر ناخۆشیەک دوو خۆشی لەگەڵە هەر ناخۆشیەک بەلای کەم دوو خۆشی لەگەڵە وای لۆ زیاتریش لۆیە ئەی پێغەمبەری خوا کاتێک تووشی ناخۆشی دەبی لە تائیف خوای گەورە دەرگەی ئاسمانت لۆ دەکاتەوە دەتگەینی بەلیقای هەموو پێغەمبەران بەرزت دەکاتەوە بۆ دەرەجە و مەقامێک کە هیچ کەسێک پێی نەگەیشتووە ئەی پێغەمبەری خوا کاتێک پشتیوانت نامینێ لە خەدیجەت وەفات دەکا ئەبوو تاڵب دەمری کە ساڵی ماتەمینیە خوای گەورە دەرگایەکرد لە بۆ دەکاتەوە کەوا بەرەو ئاسمانەکان بڕۆی بزانە خوای گەورە تەقەرەبوود لۆ دەکاتەوە بە خات و عائیشە بە حەفسەی کچی ئیمامی ئەبوو بەکر ئەوە هەموو ناخۆشیەکانە لۆیە موسڵمانە دەبی ئێمە ئەو ئاەتە گەورەترین مژگیلەی خوای گەورەیە لێرە کە ئەلف و لام هاتەسە العسر واتە هەر تاکە عسرێک کە یوسر هاتیە بە نەکیرا واتە بە نەناسراوی ئەتوو دڵت توندا خەمت دێتن بەڵایەکی زۆر گەورە ڕوول تێدەکا کاتێک پشت بەخوا دەبەستی خوای گەورە یەک کۆمەرە دەرگات دەخاتە سەر پشت سبحان الله بەخۆشت نازانی کو ئەو دەرگایانە بووە ئەوە یوسری خوای گەورەیە لە بۆ ئەو عەبدەی خۆی خوای گەورە ئەها لێرە دەفەرمێ نافەرمێ بعد العسر یوسرا لە دوای نە مع العسر هەر لەگەر ناخۆشیەکە یوسرەکەی لەگەرە کەواتە ئەگەر خەمک هاتە بەسرت داهات ناخۆشیکت بەسەر داهات دڵی خۆ زۆر توند مەکە بزانە خۆشیەکی لەگەرە یەکەوسن ئەها ئینسانی ئیماندار ئەوها بیر دەکاتەوە ئەگەر گەورەترین موسیبەتی بەسەردابێ یەکەوسە دەری خێری تێدایە خێری تێدایە چاوەڕوانی ئەو خێرەی دەکات کە لەکەن خوای گەورەیە سبحانه وتعالى یەکەوسە فەڕەحنایی بەدڵی دادێ خوای گەورەش بەبێ شک و گومان قەرەبووی لە بۆ دەکاتەوە فإذا فرغت فانصب ئەی مسلمان کاتێک لە هەر ئیش و کارێک بیەوە فەرغتە دەستت بەتاڵ بوو لە هەر ئیش و کارێککە فانصب بیر لە ئیشک بکەوە تەوان لێرە بزانە کاتێک دەستت بەربوو لە ئیشک فانصب معنەتیە کەلیمەی فانصب واتە ئیش و کارێکی زۆر گرنگ کە مای ئەوەیە ئینسان ئارەقەی لە پێناو بڕێژی ئەوە معنای فانصبە کەلیمەی نەسب واتە ماندی بوون هیلاچیەکی زۆر کە هیلاکت دەکە بەڵام ئیشێکی زۆر گەورەیە سبحان الله نابی بە ئیشی سادە و ساکەر مەشغول بی فإذا فرغت فانصب هەر کە دەستت بەتاڵ بوو لە ئیشک بیر لە ئیشێکی زۆر گەورە بکەوە یەکەوسەر پلانت هەبی بەرنامەت هەبی ئەوە ئێستا لێرەمە نوێژی نیوڕانێ بکرد دوای نوێژی نیوڕانێت چی بکەم 4 سەعاتن لە دەستە ئێستا دنیا ڕۆژ درێژە لە دوای نوێژی عەسری 3 سەعاتن لە دەستا بینی مەغریب و عیشای 1 سەعاتە لە پاش نوێژی عیشای هەتا نوێژی سبەینێ چەندین سەعاتە
قەر هەموو ئێمە بە هەدەر دەبەی بەبێ حسابە بکەیت وەرە پلانت هەبیتن پاش نوێژی نیوڕانێ دەپەڕی بخینەوە پاش نوێژی عەسرێ دەپەڕی بخینەوە دوای نوێژی مەغریبان چەند ئاەتێک بخینە بزانە تەمەشا بکە دەبێ خاوەنی چه هیبەتێک هەمیشە و بەردەوام پلانت هەبی دەرسی بخینە دەرسی وەگرا وئیلا ڕەبیکە فەرغەب هەمیشە و بەردەوام ئومێدت بە چاوەڕوانکردی پاداشتی خوابی وإلى ربك فارغب هەمیشە و بەردەوام ئەو ئیشانەی دەیکەی کە نوێژت کرد یا کەوسەر ڕەغبەتت ئەوە بیتن عیبادەتێکی کە بیکەی عیبادەت شەنیە ئیلا بچێ ناو نوێژ و کونجی مزگەوت یا کەوسە دەبرێت دەچمەوە دوکانەکەم ئەو جار ئیشەکەم بەڕێکتر و باشتر و درسۆزانەتر دەکەم دەچمە سەر وەزیفە و ئیشەکەی خۆم بە جوانتر و بە باشتر سوود و پەندە هەڵێنراوەکانی ئەو سوورەتە پیرۆزە بڕوا تاکترین دڵخۆشی فراوانی دڵ و دەروونە بڕوا تاکترین دڵخۆشی و فراوانی دڵ و دەروونە خاڵی دووەم بڕوا هیچ قورسی و زەحمەتیەک لەسەر مرۆڤ ناهێڵێت ئیبان ڕێگای ئاسانکاری لە دنیا و دواڕۆژ موسڵمانی ڕاستەقینە بەرهەم دێنێت خاڵی سێم بە خزمەتکردنی دینی خوا موسڵمان ناودەنجی بەرز دەبێتەوە لای خوای گەورە دەچێتە ڕیزی پێغەمبەر و پیاوچاکان هەموو ناخۆشیەک دوو دەروازەی خێر و چاکەی بۆ دەکرێتەوە پێویستە بزانین هەرگیز پشوو دەست بەتاڵی لە ژیاندا نیە پێغەمبەری خوا دەفەرمێ لا ڕاحەتە فی الدنیا تەوەری هەفتەم ئەنە دەچێڕێتەوە سەبارەت بە فراوانکردنی سینجی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەومان باس کرد لە ناو تەفسیرەکە خاڵی دووەم خوای گەورە هەندێک جار بە دوو خۆشی بەهانەی بەندەکانی دێ هەندێک جار بە چوار دەروازەی خێر هەندێک جار بە سەد و زیاتر و زۆرتر و زیاتر خوای گەورە بەهانەی عەبد و بەندەکانی دێ بۆیە زانایەک دەفەرموێ کۆرپەڵە کاتێک لە ناوزجی دایکێتی لە یەک پەتە دەمارە و خواردی لۆ دەچێت کاتێک دێتە دنیا خوای گەورە دوو ڕێگای ڕزقی لە بۆ دەکاتەوە ئەویشکەوە مەمکەکانی سینجی دایکیتی کاتێک ئەو ئینسانە گەورە دەبی و لە شیر دەبڕێتەوە کە 2 ساڵی تەواو دەکەم خوای گەورە لە 4 جۆر ڕزق دەیداتێ 4 جۆر ڕزقی بەرهەم دەخواتن لەو ڕزقانەی کەوا ئینسان پێی دەژیتن کە 4 جۆری سەرەکیە لە دواییدا کاتێک ئینسان ئەگەر بە ئیمانەوە بمری لە دنیاە کە دەخرێتە ناو گۆڕ هەر هەش دەرگای بەهەشتی لێ دەکرێتەوە سبحان الله یەکەم جار یەکە یەک دوایە دەبتە 2 دوایە دەبتە 4 دوایە دەبتە 8 دائیمەن دوو چەندانەیە دەروازەکانی خوای گەورە ئێستا دەینە سەر تەفسیری سوورەتی ئەتین بەڕێزان و خۆشەویستان ئەو سوورەتەش لە چەند تەوەرێک پێک دێت تەوەری یەکەم پێناسەی سوورەتەکە ناوی سوورەتی ئەتینە واتە هەنجیر ژمارەی ئاەتەکانی 8 ئاەتە سوورەتێکی مەکیە ژمارەی 95 سوورەتی قورئانە لە دوای سوورەتی ئەلبروج دابەزیە تەوەرەکانی ئەو سوورەتە تەوەری دووەم بابەتەکانی ئەو سوورەتە باسی چەند خۆراکێکی زۆر گرنگ و بەسوود دەکات بۆ لەشی مرۆڤ دووەم ئاماژە بە دوو شوێنی زۆر پیرۆز دەکات شوێنی دابەزینی پەیامی خوای گەورەیە خۆراکی گیان و دەرونی مرۆڤەکانە یعنی کە خاڵی سێم جوانی و ڕێک و پێچی مرۆڤ لە شێوە و ئاکاری باز دەکاتن خاڵی چوارەم هۆکاری نوزمبوونەوە و بەرەو هەڵدێرچوونی مرۆڤەکان باز دەکات لەگەڵ ئەو هۆکار و ڕێبازانەی مرۆڤ بەهۆیەوە سەربەرز و سەرفراز و سەرکەوتوو دەبێت سەرەکی ترین هۆکاری خراپەکاری و گوناه و تاوان بە درۆخستنەوەی ڕۆژی دواییە خوای گەورە ئەوەشمان لە بۆ باز دەکات تەوەری سێم پەیوەندی بە سوورەتی پێشوو لە هەردوو سوورەتی ئەضحا لەگە سوورەتی الشەرح خوای گەورە پشتیوانی خۆی دووپات کردەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و چەند نمونەیەکی باز کرد لە پاڵپشتی خۆی لە بۆ پێغەمبەرەکەی خۆی خوای گەورە سبحانه وتعالى لە دنیا و لە ڕۆژی دوایی لەو سوورەتەدا خوای گەورە باسی ڕێزی مرۆڤ دەکات ئەی مرۆڤەکان ئەگەر ئێوەش ڕێبازی پێغەمبەر بگرن ئەگەر ڕێبازی پەیامی پێغەمبەری خوا بگرن بەو شێوەیە خوای گەورە پاڵپشتان دەبی بەو شێوەیە خوای گەورە گەورەتان دەکات بەو شێوەیە بە گەورەی دەژیت بە گەورەی دەمرن بە گەورەی دەستنەوە خزمەت خوای گەورە سبحانه وتعالى مانای وشەکان تەقویم واتە شێوە ڕێک و پێچی قەد و باڵا غەیر و مەمنون بێبڕانەوە بەردەوام ئەسفەلە سافلین نزمترین پلا بیدین واتە بە ڕۆژی دوایی ڕۆژی پاداشت و سزا ئێستا دەینە تەوەری پێنجەم تەفسیر و لێکدانەوەی مانای ئاەتەکان خوای گەورە سبحانه وتعالى سوێن دەخوا دەفەرمێ وەتینی وەزەیتون سوێن بەچی
والتين والزيتون سويندم بهنزير وسويندم بالزيتون. طبعا لتفسير كاني قرآن لتفسير كاني كون زور بابت باسكرا سبارت بتي بمعناو ليقدانوي أو تينو زيتون. هندك درين هنزير وزيتون ليرة ما بس بي تيايا ناوي دو تيايا، هندك دلين ناوي دو شويدا. طبعا زور بابت باسكرا حتى لتفسير الشيعة كان درين والتين والزيتون يعني حسن وحسين، يعني درين معناه علي وفاطمة، يعني سبحان الله زور قصي يعني براستين نابزي كرايا. أو بابدن والتين والزيتون باشترين تفسير لبول يقدانوي والتين والزيتون خواي يقول سبحانه وتعالى لقرآني بيروس هندك زار راس توخو باسي شويني كرديا، راس توخو باسي شويني كرديا هندك زار باسي أو شتيدكا أو شويني أو شتيدكا كأو شويني بيبناو بانجا. مثلا لو نمونا خواي يقول كاد لدواي كدفني والتين والزيتون دفني وطوري سينين سويندم با شيوي سينين يعني يان دشتو آقاركاني صحراي سيناء كلولاتي مصر كلوين دري توراة دابزي لبو موسى پیغمبر صلاة والسلام خواهي قولي لسربي لدواي خواهي قولي دفرمي سوين دخوا وهذا البلد الأمين وسوين دم بوشاري مكة كواتا أو مقامي شوينة خواهي قولي باسي شوين دكا كدفرمي والتين والزيتون لدواي باسي طوري سينين دكا دشتو آقارو بيابانكاني سيناء لدواي دا خواهي قولي سبحانه وتعالى باسي شاري بكدك كواتا مقام أو مقامية والتين والزيتون واتا سوين بو شوينة بيروزي كالشامة كولاتي الشامة يان بيت المقدسة كبناو بانجا بهنزيرو بزيتون كشام بتايبت بيت المقدس كشويني دابزيني انجيل ولا بو موسى لبو عيسى بيغمبر صلاة والسلام إخواني السبيل طوري سينين دشتي سينا شويني دابزيني توراة ولا بو موسى بيغمبر وهذا البلد الأمين مكة شويني دابزيني قرآني بيروز بوا لو بيغمبري خوا صلى الله عليه وسلم برزان وخوشويستان أو شوينة كخواي يقول سبحانه وتعالى باسي دكاتن كواتا والتين والزيتون براستي قولي برين أوي كون زاوة أوي كزوزور لبارة أوي كبراسي إما برين ما بس بي ولاتي شامة بتايبت بيت المقدس كشويني دابزيني إنجيل بوا لبو عيسى بيغمبر صلاة وسلام خواي قولي لسر بيتن خواي يقول لك السوين بوشوين أنا دخوا لو طبعا لو خواي يقول الليرة راس خو نيفرمو والبيت المقدس لو لبرأ خواي يقول باسي دو خوراك دكا كخوراك أو دو خوراك زوزور برا لسود لقازاند لبروتين لوي كجسم إنسان لا شيء إنسان خامل دكاتوا أدي لو خواي يقول لا أو كان تلفن وطوري سيني وهذا البلد الأمين واتخواي يقول سبحانه وتعالى ديوي ربتك دروسكا پەیوەندیەک دروست بکە لە نێوان خۆراکی لاشە لەگەر خۆراکی ڕۆحی خۆراکی لاشە لەگەر خۆراکی دڵ و دەروون یعنی ئەی ئینسانەکان ئەو تین و زەیتونە ئەو هەنجیر و زەیتونە چەند گرنگە لە بۆ لاشەی مرۆڤ واللهی لەوی گرنگتر پەیامی خوای گەورەیە پاکت دەکاتەوە بەرزت دەکاتەوە گەورەت دەکات دەست بکردن بەو پەیامی خوای گەورە سبحانه وتعالى بۆیە خوای گەورە دەفەرمێ لەقەد خلقنا الإنسان في أحسن تقويم سوين دم بهمو أوشتا بيروزانا لقد خلقنا الإنسان سوين بذاتي بيروزي خو ببيشوكو قمان خلقنا الإنسان إمام روف من دروس كردوا في أحسن تقويم لدزوانترين قدو بالا لدزوانترين شكل شيوا لدزوانترين شيوا كإما خلق ما كردوا دروس ما كردوا كواتا ليرة بريزان وخوشويستان خواي قول سبحانه وتعالى كباسي أو سيشوين بيروزة دكاتن حتى لتوراتش هاتوا وكو دري لتورات باسي سيشوين كراوا دري جاء الله من تور سيناء وأشرق من ساعير واستعلن من جبال فاران خواي قول سبحانه وتعالى لطور سيناء وحينا لبو توراتنا لبدا بموسى پیغمبر وهروها لساعير كدكا بيت المقدس لو يندري خواي سبحانه وتعالى
دنیای ڕووناکردەوە بە ئینجیل لە بۆ عیسا پێغەمبەر وەستاعلەنا و نوری پێغەمبەرایەتی ئیعلام بوو لە چێن دەرێ من جیبالی فاران جیبالی فاران ئەو تیانەی کەوا لە ناو شاری مەککە بە تایبەت تیای نور کە جەبەل نوری پێدەوترێ ئەو ئەشکەوتەی حیڕا کە پێغەمبەری خوا وحی لە بۆ دابەزی عند وهذا البلد الأمين سوێندم بەو شوێنە پیرۆزە کە شاری ئەمن و ئەمان و ئارامیە شوێنێکی زۆر پیرۆز و گەورەیە کە خوای گەورە سوێندی پێدەخوا ئینجا دەفەرمێ بەڕاستی ئەو مرۆڤم دروست کردووە بە جوانترین شەکل و شێوە ئایا جوانی شەکل و شێوەی ئینسان سوود و قازانجی هەیە لە بۆ قیامەتی ڕزگاری دەکە لە عەزابی خوا نا بەڵکو خوای گەورە دەفەرمێ ئەو ئینسانە هەچەندی جوانە هەچەندی قەدر و قیمەتی هەیە ئەگەر ئەو ئینسانە ئەو قەدر و ڕێزەی خۆی نەگری ڕێزی نەگری حورمەتی خۆی نەپارێزی ئەو ئینسانە ڕێز و قەدر و بەهای دێتە خوارێ بەرەو ژووری ئاژەڵەکان ثم رددناه أسفل سافلين دوا بدواي أو همو قد جوانا لدواي همو أو همو نعمتي خوا لدواي همو أو قوريك خوا في بخشيا رددناه أو إنسانا بلو باي خوي ديت خواري دينيت خواروا بهوي ريقتني ريقاي شيطان بهوي وازهنان لبيامي خوا بهوي شوين كوتني ريباز وريتكيك كدس كردي مروفكادا كقدر قيمتي أو إنساني بيديت خواري لبو آستيك لبو بليك أسفل سافلين سبحان الله بلي هر نزمي لدنياي كأو إنسان زود زانا سيد دكي تمشا دكي دبيت خاون خو خدو روشتك كآجل بور رازين يا سبحان الله آجل الدرندكانيش واناكن يعني بلاماري يكتددن يعني صفاتي زود ناشرين وقيزوديان لي بيدا دبي لروجي قيامتش أو إنسان حالي زور خراتر دبي لحالي آجل كان زندي دبنوا لي برسينويان لقد كريو دبنو خول بلام أوان دەخرێنە ناو دۆزەخێک دەتلێنەوە لە ناخۆشترین حاڵ و باردا ژیان بەسەر دەبن ئەدی چێ ڕزگاری دەبی لەو سوکایەتە چێ ڕزگاری دەبی لەو پلە نزمەی کەوا لە دنیا و لە قیامەتە و ئینسانە ئاوە پلەی دێتە خوارێ إلا الذين آمنوا تەنها ئەو کەسانە نەبێ کە ئیمانیان هێناوە بەخوا بە پێغەمبەری خوا بەو شتانی پێویستە ئیمانی پێبینن وعملوا الصالحات هەمیشە و بەردەوام کار و کردەوەی چاک دەکەن لە ناو کار و کردەوەی چاکدان ئەوانە فەلەهم لە بۆیان هەیە ئەجڕ پاداشتێکی ئەو تۆ غەیر مەمنوون بە بێبڕانەوە معنای تێ پاداشتی بێبڕانەوە سبحان الله ئینسانی ئیماندار کاتێک کردەوەی چاک دەکات ئەو کردەوە چاکانی تەنها لۆ خۆی نییە ها بە بەردەوام بە سیلسیلا ئەو ئینسانە میراتگیری پێغەمبەری خوایە میراتگیری ئەو سەحابانەیە میراتگیری ئەو زانانەیە لەسەر ڕێزگا و ڕێبازی ئەو کەسە چاکانە دەڕوا بۆیە زنجیرەی چاکەکاران هەتا ڕۆژی قیامەتی ناپسێتەوە ناپچڕێ ئەو ئینسانە درێژە پێدەری ئەو ڕێگایە هەر هەمووی تەواوکەری یەکترە مەسەلەن لۆ نمونە تەماشا بکە یەکەم کەس کە دینی خوای هێنایە لە بۆ ئێمە پێغەمبەری خوایە وەکو ئومەتی پێغەمبەر ئینجا ئەبوو بەکر خێری هەموو ئومەت لە بۆ ئەبوو بەکریە لە بۆ سەحابەکانی تر ئەوانەی ئیمانی لەسەر دەستی وانینە ئینجا تابعین هەموو خێرەکان وەگرتێ لە سەحابە پاداشتی وان لە بۆ سەحابە دەچی دەست بە دەست حتا ئەخیری فەلەهم ئەجڕ غەیر مەمنون پاداشتێکی پێ بڕانەوە بەردەوام هەمیشەیی کە ئەو ئینسانانە لە ڕۆژی قیامەتێ پاداشتەکەیان بەهەشتا ئەو بەهەشتە کاتی نییە ئەو بەهەشتا لە بۆ چەند کاتێک نییە نە بەردەوامە خالدینە فیها بەردەوام لە بەهەشت دەمینەوە لا یبغون عنها حیوەلا قەت حەز ناکەن لەو شوێنە بگوازێنەوە فما یکەذبک بعد بالدین ئەی پێغەمبەری خوا کەوا بوو ئەی ئینسانیان ئەی مرۆڤەکان تشتە گوا لە تو دەکا یکەذبک بە درۆ بخێەوە بعدو لە دوای هاتنی پەیامی خوا لە دوای دابەزینی ئەو پەیامە ڕەبانی و ئیلاهیە ئینجا لە دوای ئەوەی کە خوا پێغەمبەری نارد فما یکەذبک تشتە گوا لێ دەکات و بە درۆ بخێەوە بعدو لە دوای هاتنی ئەو پەیامی خوایە بالدین کە ڕۆژی قیامەت بە درۆ بخێەوە ئەخر باشە بیر بکەوە معقولە تخوا ئاژەڵێک لێ پرسینەوەی لەسەر بێ تخوا معقولە لە دنیاە بە خۆت رازینی بەوەی کەوا
دوو کەس وەکو یەک بژی ئەدی کو دەبی لە ڕۆژی قیامەتی مرۆڤەکان هەموو وەکو یەک بن فما يكذبك بعد بالدين أليس الله بأحكم الحاكمين تخوا مرۆڤێک پێدوابی ئەگەر حاکمێک غەدر لە دوو کەسی بکە دوو کەسی تاوان بر بستە بەردەستی یەکەچیان مەزلومە یەکەچیان زاڵمە حکم بدە هەردووچیان وەکو یەک برو هەردووکتان کاکە فەرقتانی هەردووکتان سزن دەکەم یان بڕۆ ئەو عەفوم کرد تاوانبارەکە چ عەقڵێک بەوەی ڕازیە هیچ عەقڵێکی مرۆڤایەتی بەوەی ڕاز نییە ئیلا ئەو کەسەی لە هەموو دین و ویژدان و زەمیرێک داشۆرابی ئەوە جودایە بزانە کەواتە بە خۆت پێڕازی نییە بشتێک خۆت پێڕازی نەبی چۆن خوای گەورە پێڕازی دەبی ئەلەیس الله بأحکم الحاکمین ئەدی خوای گەورە دادوەرترینی لە هەموو دادوەران نییە چ کەسەکەیە لە خوای عادلتر بی لۆیە کەواتە مادەم خوای گەورە عادلە خوای گەورەش سبحانه وتعالى بەعەدالەت و دارپەروەری حکم دەکا زوڵم ناکە لە هیچ کەسێک تەوەری شەشەم سوود و پەنداڵین جراوەکانی ئەو سوڕەتی پیرۆزە یەکەم تووری سینا شوێنی دابەزینی تەورات بووە بۆ موسا پێغەمبەر مەککە شوێنی دابەزینی قورئانی پیرۆز بووە و هەروەها بەیت المەقدس شوێنی گەشە و گەورەبوونی عیسا پێغەمبەر بووە هەروەکو لە ڕیوایەتەکان دەڵێن لەو شوێنەش ئینجیل لە بۆ عیسا پێغەمبەر دابەزیە خاڵی دووەم چاچی و گەورەی ڕێز و گەورەی و هێز و توانە نییە بەڵکو بەڕێزگرتنی خوای گەورە و سوودبەخشی و ژیری و پابندبوونە بە فەرمانی خوای گەورە خاڵی سێم هۆکاری هەموو گوناه و تاوانێک بڕوانەبوون و بەڕازدانەنانی ڕۆژی دواییە حوتەم ڕوونکردنەوە چەند زانیاریەک سەبارەت بە زەیتون یەکێکە لەو دارە کۆنانەی لە دێر زەمانەوە هەر هەبووە داری زەیتون لە شام و دەوروبەری زۆرە ئەو شوێنانەش خوای گەورە سوێندی پێ خواردووە زەیتونی شام تایبەتمەندە بە بۆنێکی خۆش تامێکی خۆش ڕەنگێکی جوان جوتیارانی شام لە 1970یان پەینی چیمیایی بەکار ناهێنن بەهۆی پیت و فەڕی زەویەکانیان زەیتونی شام 150 ڕێژەی ترشی 150 ڕێژەی ترشیە 150 ڕێژەی ترشی یعنی لە 150 هەتا 190 ڕێژەی ترشی زیاترە لە زەیتونەکانی شوێنانی تر ڕۆنەکەی بەکاردێت بۆ خواردن و بەکاردێت بۆ چارەسەری نەخۆشی بەکارهێنانی بۆ چرا و ڕۆناچی زیاتر بەکارهێنانی بۆ چرا ڕۆناچیەکی زیاتر دەبەخشێت بێبوون و بێ دووکەڵا پێغەمبەری خواش دەفەرمێ صلی الله عليه وسلم كلوا الزەیتون ئێوە زەیتونی بخۆن وەدەهیدوا به و بە چەوریەکەی خۆتانی پێچەورکەن فإنه شفاء ئەوە شیفایە لە بۆ دەردەکانتان دارەکەی کەلوپەلی ناوماڵی لێ دروست دەکرێت یعنی داری زەیتون مەشهورە ئەگەر کە زۆر ئەستور دەبی کەلوپەلی ناومار یعنی وەکو سندوق و ئەو شتانەی کورسی و تەختە و ئەو تشتانەی لێ سوودەکانی ڕۆنی زەیتون بۆ نەخۆشیەکانی وەک دکتۆر ئەهرینس لە زانکۆی گۆڤلەر لە نیویۆرک ئاماژەی پێدەکات چەوریە زیان بەخشەکان دەتوێنێتەوە یعنی بزانە زەیتی زەیتون کاتێک کە دەیخۆی نەک چەوری کۆلۆسترۆل کۆنتترۆل دەکات بەڵکو چەوریە زیان بەخشەکانیش دەتاوێتەوە نەخۆشی مرۆڤ دەپارێزی لە نەخۆشی دڵ و جەڵتەی دڵ پاڵەپەستووی خوێن و شەکرا ینی هاوسەنگ دەکات ئارەزووی خواردن زیاتر دەکات گەشەی منداڵ زیاد دەکات ڕەوانە و ئارامکەرەوەی گەدەیە یعنی ئینسان ئەگە قەبز بی ڕەوانە شوێنەواری پیری دوا دەخات یعنی ئەگەر ئینسان بە تایبەت دەموچاوی خۆی بە زەیتی زەیتون چەور بکە پیری لە دەموچاوی ئینسان نایلێتیان بیخوا دەموچاوی بە شەوق و زەوق و جوان دەبی بۆ جگەر و زەردا و بەسوودا ترشەلۆکی گەدە ناڕت و دەیپارێز لە برینداربوونی گەدا پووک و پێست بەگشتی بەهێز دەکات ئێسک بەهێز دەکات بیری مرۆڤ تیژ دەکات لایەنی پیاوەتی بەهێز و زیاد دەکات چەورکردنی پرز بەهێز دەکات هەنجیر تەنها یەک جار ناوی لە قورئانی پیرۆز هاتووە بەڵام زەیتون 7 جار ناوی هاتووە یەکێک لە ئیعجازی علمی ئەو هەنجیر یەک جار لە قورئان هاتووە بەڵام زەیتون 7 جار ناوی لە قورئان هاتووە زانایان دەفەرمون یەک دنکە هەنجیر بارتەقای 7 دنکە زەیتونە یعنی کەسێک یەک دنکە هەنجیر بخوا بە قەدرایی ئەوەیە
هەفت دنکە زەیتونت خواردبیتن. هەندیر و زەیتون دوو میوەی زۆر بەسوودن بۆ ناخ و دەرو تەندروستی مرۆڤ بە تایبەت زەیتون و زەبەخشە بۆ لەش ڕۆنەکەی بۆ هەندیر تەعاان یەکێکە لەو میوانەی کەوا هەم بەتەڕی هەم بە وشکراوەیی حتا بشی کوێری قەت پێکاتەکەی خۆی یعنی سوودەکەی ناڕوا و هەردەمینێتەوە. مەکەی پیرۆز چێوی تووڕی شوێنی دابەزینی وزەی ڕوح و ڕۆناچی ئەوی باسمان کرد. خاڵی سێم خوای گەورە سوێن دەخوات بە دوو شوێنی زۆر پیرۆز مەکەی پیرۆز و چێوی تووڕە یەکەمیان شوێنی دابەزین وەحیا ئەوشمان باس کرد. هەندێک لە زانایان پێیان وایە سونەتە لە دوای خوێندنی ئەلەیس الله بأحکم الحاکمین بڵێ بەلا وأنا على ذلك من الشاهدين بەڵام ئەو فەرمودەیەکی لاوازە فەرمودەکە زانایان دەفەرمونون ئیمامی ترمذی لەگەر ئەبوو داود جێڕاویێتی بەڵام فەرمودەکە لاوازە لۆیە بە تایبەت لە ناو نوێژ نابی ئینسان شتێکی بڵێ کە زیادبی لە ناو نوێژ ڕەنگە نوێژەکەی پێ بەتاڵ بیتەوە. بەو شێوەیە هاتینە کۆتایی لێکدانە و تەفسیرکردنی ئەو دوو سوڕەتە پیرۆزە. خوای گەورە لێمان قبول بکە، خوای گەورە ئێوە سەرکەوتو سەرفرازی دنیا و دوا ڕۆژ بکات.